پەرلەمان قەراری هەڵوەشانەوەی نیشتەکانی داوە. ئێمەش گوێڕایەڵی پەرلەمانی ئەوە بە قسەی پەرلەمان دەبێت. جەلال حوسامەدین تاڵەبانی ناسراو بە جەلال تاڵەبانی لە سەردەمی لاوێتیەوە دۆست و هاوڕێیانی لەبەر چالاکی و وریایی پێیان وتووە مام جەلال و لەو ڕۆژگارەوە نازناوی مام جەلالی هەڵگرتووە. جەلال تاڵەبانی لە 12 نۆڤەمبەری ساڵی 1933 لە گوندی گلکان سەر بە قەزای کۆیە لەدایک بووە و لە تەمەنی 72 ساڵیدا و بە دیاریکراوی لە 6 نیسانی ساڵی 2005دا بوو بە شەشەمین سەرۆک کۆماری عێراق و هەروەها یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراق و یەکەم سەرۆک کۆماری عێراق کە بەرەچەڵە کورد بێت. تاڵەبانی هەر لە منداڵیەوە بە کەسێکی وریا و بەتوانە ناسراوە و لە تەمەنی 14 ساڵیدا چووەتە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە و لە سەرەتای ساڵانی پەنجاکان وەک ئەندامی دامەزێنەری یەکێتی قوتابیانی کوردستان دەستی بە چالاکی سیاسی کردووە و بە کاتێکی کەم و لە تەمەنی 18 ساڵیدا و لە ساڵی 1950دا وەک ئەندامی لیژنەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردرا. تاڵەبانی لە ساڵی 1953دا دەستی کرد بە خوێندن لە کۆلێژی یاسا و لە ساڵی 1959دا تەخەڕوجی کرد. دواتر بەشداری کرد لە ڕاپەڕینی کوردش بە حکومەتی عێراقی و بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم لە ساڵی 1961 و لە وتووێژەکانی ساڵی 1963دا سەرکردایەتی وەفدێکی کوردی کرد لەگەڵ حکومەتی عێراقی کە ئەو کات عەبدول سەلام عارف سەرۆکی نوێی حکومەت بوو. چەند مانگێک پاش شکستی شۆڕشی ئەیلوول لە ساڵی 1975دا تاڵەبانی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیدا لە هەمان ساڵدا یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزراند. ئاڵای شۆڕشی بەرز کردەوە و نەیهێشتی کە کوردستان لەژێر چەکمەی فاشست سەداژی کەرەکتی. تاڵەبانی لە پاڵوەرگرتنی پۆستی سەرۆکۆماریدا لە ساڵی 2008 پۆستی جێگری سەرۆکی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناشناڵی وەرگرت. تاڵەبانی چی ئەو کاتەی لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو و چی ئەو کاتێک کە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە پیاوێکی چالاک ناسراو بوو. لە پاڵ ئەوەی هەمیشە بە کەسێکی نەفس درێژ و خاوەن ئیرادە ناوی دەهێنرا. بەشێک لە چاودێرانی عێراقی و کوردستانی پێیان وایە پاش نەخۆشکەوتنی لە دیسەمبەری ساڵی 2013ەوە غیابی تاڵەبانی بە تەواوی لە گەڕۆپانی عێراق و هەرێمی کوردستان دیارە. بەو پێی تاڵەبانی پێشتر بە یەکێک لەو کەسە دەگمەنانە ناسراو بوو لە گەڕۆپانی سیاسی عێراقدا کە پەیوەندیەکی باشی لەگەڵ هێزە ئەقلیمیەکان و هەروەها تێکڕای هێز و لایەن و گروپە سیاسەکانی عێراقدا هەبوو. هەروەها بوونی تاڵەبانی لە پۆستی سەرۆک کۆماریدا وای کردبوو کە بەهایەکی زیاتر بۆ ئەو پۆستە پەیدا بکات سەرباری ئەوەی کە تا ڕاددەیەک ئەو پۆستە بە پۆستێکی تەشریفاتی دەناسرا. تاڵەبانی لە ڕابردوودا فاکتەرێکی بەهێز بووە بۆ مانەوەی پەیوەندی حکومەتی ناوەند بە حکومەتی هەرێمەوە و هەروەها هێشتنەوەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە شێوەیەکی سنووردار و ڕێگری لە تەشەنەسەندنی گرفتەکان. ئەمە جگە لەوەی کە تاڵەبانی چەندین جار هەوڵی لێک نزیکردنەوەی بەغدا و ئەمریکای داوە، جگە لە هەوڵە بەردەوامەکانی لە ڕێخستن و نزیکردنەوەی پەیوەندەکانی نێوان لایەنە عێراقیەکان بە تایبەت لایەنی شیعە و سوننە. ئەوەی کە لە ئێستادا لای هەندێک ناوەندی حزبی و جەماوەری باز دەکرێت کاریگەری تاڵەبانی و غیابەتی لەم ساتەدا کە ئایا ئەگەر تاڵەبانی لە گەڕۆپانی سیاسیدا کاری خۆی بکردایە چی دەبوو و چی دەگۆڕا و پەیوەندەکانی هەرێم و بەغدا چۆن دەبوو و ئایا بودجەی هەرێم دەبڕدرا یاخود نا و پەیوەندەکانی یەکێتی و هێزە کوردستانەکان چۆن دەبوو بە تایبەت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان.